بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم ئەم میوارێش بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە. طبعاً مسلمانان لە ئاینەکەیانەوە وا فێربوون کە بە یەکێک لە ئەرکەکانی سەرشانیان ئەوەیە کە دەبێت هاوکار و هاودەستی برا مسلمانەکەی بێ. یەکێک لە مەبدەئەکانی دینی ئیسلام لە سەرەتای هاتنیەوە و شوێنکەوتوەکانی فێر کردووە کە لە دوای بەجێگەیاندنی ئەرکە عیبادەتیەکان و ئەو فەرمانانەی خوای پەروەردگار لەبارەی عیبادەتەوە ئەرکێکی دیکەش کە لە ڕووی مرۆییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کراوە بە ئەرک لەسەر تاکی مسلمان، لەسەر تاکی ئیماندار، لەسەر تاکێک کە لە چوارچەوەی بازنەی ئیسلامدا کار بکات، ئەوەیە کە دەبێ هاودەست و هاوکاری برا مسلمانەکەی بێ. ئەم شەو دەمانەوێت باز لەوە بکەین کە بزانین مسلمانان دەبێت چۆن هاوکار و هاودەستی یەکدی بن. ئێمە لە مێژووی ئیسلامدا گەر بگەڕینەوە بۆ سەرەتاکانی ئیسلام، لە دوایەوەی وردە دینی ئیسلام گەیشت بە یەسریب کە مەدینەی ئێستایە، ئەوە تێگەیشتن کە یەکێک لە ئەرکەکانیان، یەکێک لە مەبادیئەکانی ئیسلامەوەی کە بەڕاستی دەبێ ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بێ بۆ برا مسلمانەکەشی پێی خۆش بێ. برا مسلمانەکەی لە ناڕەحەتیا بێ ئەو ماڵی و دەرگای بۆ بکاتەوە بۆ ئەوەی کە ناڕەحەتێکی لەسەر لابەرێت. بۆیە خەڵکی مەدینە ناونران پشتیوانان، واتە ناوێکی زۆر جوانیان بۆ هەڵبژێردرا. ئەوان مهاجرین کۆچ کردووەکان لەگەڵ پشتیوانان، بۆیە بەڕاستی ناوێکی جوانە لەوەی کە بەڕاستی پشتیوان بوون، لەوەی کە پشتیوانی برا مسلمانەکانیا بوون. ئێستا لە دوای 1400 ئەوەندە ساڵە ئەم مەبادیە دەبێت لە ناو مسلمانانە تۆختر بێت، چونکە ئەرکەکە پانتایی بازنەی کاری مسلمانەتی لە جیانە فراوانتر بووە. بۆیە پێویستە ئەم مەبادیە کۆن نەبێ و لەسەری جێگیر و وەستاو بین. بۆ بابەتەش لەگەڵ بەڕێز مامۆستا وریاد زەڵمی مامۆستای ئاینی شەنوکەوی ئەم بابەتە دەکەم. مامۆستا گیان سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ جەنابیشتان، سپاس بۆ ئەم دەرفەتە. خۆشحاڵ بین، هیوادارین ئینشاءڵڵا بتوانین لەم بەرنامەیەدا بتوانین پەیامێک بگەێنین سوودێک بە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بگەێنین. دەستجاو خۆش مامۆستا گیان. مامۆستا ئەگە بگەڕینەوە بۆ دەقە قورئانی و فەرموودەیەکان، مسلمانان چۆنە بێ هاوکار و هاودەستی یەک بن؟ نەسی سەریعمان هەیە بۆی کە باز لەم بابەتە بکات؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. سڵاو و ڕێز و خۆشەویستین بۆ تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر شوێن و جێگایەک بە دیار کەناڵە جوانەکەی پەیام و دانیشتون. هیوادارم ئەو ئاەتانەی ئەو فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە داکۆکیەکەن لەسەر ئەوەی کە مسلمان مافی بەسەر مسلمانەوە، هاوکاریکردنی مسلمان بۆ مسلمانی تر، بەدەیان دەقی قورئان و فەرمایشتی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم. ئەگە دەرفەت هەبوو ئینشاءڵڵا ئاماژە بە هەندێکیانەکەین. خوای سبحانه وتعالى لە سەرەتای سوورەتی مائیدە لە ئاەتی 2 ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. وتعاونوا طبعا فعل أمر وخواي پروردگار فرمان بإما كان على البر والتقوى. بر هرچی چاکو هرچی خیرێک کە مسلمانان سوودی لێ بین بۆ دنیا و بۆ قیامەت دەیگرێتەوە. خوای سبحانه وتعالى فەرمێ لەسەر چاکان، لەسەر خێر، لەسەر هەر شتێک کە بەرژەوەندی دنیا و قیامەتی تێدایە بۆتان، هاوکار و پشتیوان و یارمەتیدەر و سەرخەری یەکتر بن. ولا تعاونوا على الإثم والعدوان. بەڵام لەسەر شتێک کە تاوانە، کە خراپەیە، کە شتێکی نەشیاوە، ناپەسەندە، هەرگیز هاوکاری و پشتیوانی یەکتر مەکەن، چونکە لەوانەیە هاوکاریکردنی یەکتر لە شتی خراپە و تاوان و ئەو شتانین کە خوا قەدەغەی کردووە بێتە مایە دوژمنکاری لە نێو مرۆڤەکاندا. و ئاەتی تریشمان هەیە کە بەڕاشکاوانە خوای پەروەردگارە فەرمێ لە سوورەتی تەوبە لە ئاەتی 71 والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. ئیمانداران بە ئافرەت و پیاویانەوە هەندێکیان هاوکار و پشتیوانی هەندێکیانن. طبعا شێخی سعدی ڕەحمەتی خوای لێبێ لتفسير أم آياتا أفرمي أفرمي أي يتعاونون
أو يتناصرون أو يتعاطفون. شيخ سعدي لتفسير ميسر لتفسير أم آياتي سورة توبة لآياتي حفتاويك أفرمي هاوكار بشتوان يقبل مسلمانان سرخا وهروها عطف وصوز وبزيشتان بيكترها به جا خواي بروردگار كلام آياتا باسي وكا والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض فرمي يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله. هر مسلمانك هر إيمان دارك لهر شوينك به هر رنگێکی هەبێ ئەم ئاەتە دەیگرێتەوە یعنی باسەکەەوە نییە ئەگەر ئەمە ڕەنگی فلان بوو ئەمە ڕەنگی فلان بوو مادەمەم کەسە ئیماندارە و پێویستی بە پاڵپشتی تۆ هەیە ئەرکە لەسەری بەتەکیید ئێمە ئێستا لە دنیای ئەمڕۆدا مەسەڵەن مسلمانانی غەزە ماوەی 2 ساڵەوە تێپەڕی کرد لەگەڵ قواری زایانیە بەشەڕ هاتوون ئێمە وەکو مسلمانان لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا مەسەڵەن ئەگەر بە دوعایەکی خێریش بوو بێ ئەبێ عەطف و سۆز و بەزەییمان بۆیان هەبێ چونکە پێغەمبەری خوا لەو حەدیثێ کە ئێستا ئاماژەی پێ یەکەمە فەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد. إيمان داران يعني أما فرمايشتي صحيحي بيغمبري خوايا لصحيحي بخاري مسلم داهاتوا مثل المؤمنين في توادهم لا ريزو خوشويستي بو يكتر وتراحمهم بزياتهم بيكتر وتعاطفهم عطف صوتيان برامبر بيكتر كمثل الجسد الواحد. بيغمبري خوايا فرموكو يكلا شوان إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. أجر أمبار أم لا شيء بەشێک لە لاشەی تووشی ئازارێک بوو جاری وایە تۆ دەرکێک بە پێتاچێ بەدەستە ئاڕوە ئازارێکی زۆری هەیە جاری وایە دانێکت ئازاری هەیە شو خەوت لێ ناکەوێت کەوابوو ئێمە مسلمانانی غەزە لە حاڵەتێکی ناڕەحەتا بوون هەمومان پێوەی مبتەلا بووین ئەمڕۆ مسلمانان لە هەموو کات زیاتر پێویستیان بەو تۆکمەی و یەکڕیزیە هەیە کە هەماهەنگ و هاوکار و پشتیوانی یەک بن و یەکتر سەر بخەن چونکە خوای پەروەردگار فەرمانی پێکردوون و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکردوون و لە فەرمایشتی تریشدا هاتووە المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا ئەم بینایە چۆن خشتەکانی بلۆکەکانی یەکیان گرتووە ئەبێ ئێمەش خشتێک بین لەو دیوارەی ئیمانداران هەمویان پێکەوە بینایان دروست کردووە. مۆسەویە بگەڕینەوە بۆ مێژوو ینی ئەگەر بە درێژایی مێژووی مرۆڤایەتی سیرکەن لە دوای هاتنی ئیسلام مەرحەلە بە مەرحەلە مسلمانانێکی زۆر لە ناو کۆمەلگاکاندا هەیە ئەلحەمدوللا بۆنە کۆمەلگەی کوردیکێک لەو کۆمەلگانە و کۆمەلگەکانی دیکەش بە هەمان شێوە بەڵام ئەوانەی دەیانەوێت دینی ڕاستەقینەی ئیسلام لە پەروەردەماندا لە مەیدانی خێزانداریماندا لە مەیدانی کۆمەڵایەتیماندا لە پرۆسەی ئابووریدا و دوجاریش لە پرۆسەی سیاسی و دەسەڵاتدارێتیدا دین سەرچاوی حکومڕانی سەرچاوی ئابووری سەرچاوی پەروەردەی خێزانی بێت کە من ئەو مسلمانانە پشتیوانی ئەم دۆزە لە مسلمانان بکەن بۆ هۆکاری یەکەم حاڵی نەبوونمانە لە دین وەکو پێویست نەمانتوانیوە ئەو ئاەتانی قورئان و ئەو فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یا سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە تۆ لە سەرەتاوە ئاماژەیەکت پێکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە کۆچەکە لە مەککەوە ڕواتە مەدینە یەکەمین هەنگاو 3 خاڵی زۆر گرنگ جێبەجێەکە یەکەمیان دروستکردنی مزگەوت دووەمیان برایەتی لە نێوان ئەنسار و مهاجر سێهەمیشیان نووسینی دەستور بەڕاستی دەستور زۆر مهمە پابەندبوون بۆ دەستورە زۆر مهمە بەتایبەت ئەگەر ئەو دەستورش سەرچاوەکەی قورئان و سنەت بێ ئەبێ مسلمانان بەموو لێیدانەدەن هەر کاتێک ئێمە بگەڕێنەوە بۆ دەستورێک کە سەرچاوەکەی حکمێکی شەرعی بێ یان پەیامی خوای پەروەردگار سەرچاوی بێ بێگومان هەم خوای پەروەردگار مەدەد و سەرکەوتنی خۆیان نێرێ و هەمیش بەڕاستی تۆکمەی ناو مسلمانان بەوەیە کە هەمووی پابەند بێ بە شەریعەتی خوای پەروەردگارەوە. ماوەسا وریا ینی بەڕاستی لە هەموو بوارەکانە ئێمە پێویستمان بە پێشەنگ هەیە ینی تۆ بۆنە لە بواری ئابووریدا پێویستە بە کەسێک کە بەڕاستی سەر و دەرکا لە بواری ئابووریە بۆیە ئەوەرکەی پێس پێدرێ و لە ئاڕاستەکردنیش بۆ ئەوەی کە بەڕێزت باست کرد کە وتت نەئاگاییمانە لە دین ئەرکی مامۆسای ئاینی هەست ناکەی باش ئەرکەکە جێبەجێ نەکراوە یاخود نەخێر شتێکی تر لە پشتیەوەی بەداخەوە ینی کە ئەوەڵێم من خۆم مامۆستایەکی ئاینیم و ئیمام و خەتیبم و بەڵام بەداخەوە کە ئەڵێم
مامۆستایانی ئاینی دابەش بوون وەک هەرچی نوێژێکی تر خۆی ئەسڵ وایە يعني مامۆستای ئاینی پێگە و مەقامی بەردە لای خوا العلماء ورثة الأنبياء پیغمبری خوا فرمى صلى الله عليه وسلم إنما يخشى الله من عباده العلماء يعني خواي پروردگار لريزي خوي وفرشتكان باسي عالمي ديني كدو باسي علماء كبراسي علماء كي راس ودروس وبابن بشريعته وبه بويا أصل وايا ما وصياني آني خلقي وشاركنوا كامي حق راسته رجال راستك كامية وبفرمايشتي خوا وبفرمايشتغاني بيان صلى الله عليه وسلم خويان قدوة وبيشنگ بن هەر شتێک کە خۆیان ئێڵێن لە خۆیان جێبەجێ بکەن بۆ ئەوەی خەڵکیش باشتر پابندن بە شەریعەتەوە و شوێنیان بکەون بەداخەوە ئەمڕۆ مامۆستایانی ئاینی بەشێکیان ئەبینین لە کەناڵە میدیاکانەوە لەگەڵ حیزبەکانی دەسەڵاتدا هەن لەگەڵ حیزب ئەلمانیەکاندا هەن بەعکسەوە ئێستا ئەو مامۆستا ئاینیانەی لەگەڵ ئەحزابی ئەلمانیا هەن چەند قاتی ئەو مامۆستایان کە لە ناو ڕێزەکانی لایەنە ئیسلامیەکان هەن لە دینە حاڵی نەبوون یاخود شتێک بۆشاییەکەیە دین ڕێی پێدا ئەمە بکە دنیا زاڵ بووە بەسەریانە وەکو پێویست پابندن بە شەریعەتەوە جۆرێک لە ترس و دڵە ڕاوکێیان هەیە پێیان وایە ئەگەر پابند نەبن بەو لایەنەوە کە لایەنەکانی دەسەڵاتن ئیتر تیا ئاچن ئەفەوتێن بەڵام ئێمە ئەبێ لە هەموو شتێکدا قودوە پێشەنگمان تێبێ پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم و خولەفای ڕاشیدین و ئەوانش کە وەکو ئەوان جوڵاونەتەوە ئەوان چۆن ڕەفتاریان کردو کە من دوایی ئاماژە بە هەندێک لە وتە و قەولی هەندێک لە خولەفای ڕاشیدین و عولەمایانی جەکەم کە ئەوان چۆن تەمسیلی دینیان کردووە باشە یعنی من ماوسەوریە بەشێک لە زاناکانی ئیسلام وانەی پابندیەکی باشیان بە دینەوە بووە ینی پیانەوتێ ینی گەیشتونەتە پلەی تەخواوانە ینی خەلیفەکان خەلیفە پابندی دینی هەبووە دەستوری ئیسلامی جێبەجێ کردووە داوای لێ کردو بێ بۆ بارەگاکەی بەڵام و توێتی من نایەم ڕاست ینی ئەگەر بۆ لای کەسێک کە پابندیەکی دینی هەیە و بەپێی دەستوری ئیسلام خولەفای لەوەیە کەم و کورتیش هەبووە ئامادە نەبووە سەردانی بکە لەبەر چەند کەم و کورتێکی کەم ئەی ئەمانە ونن ئەم معلوماتانە لای بەعزێکی زۆر لەوانی کە پابندی دینیان هەیە و پیان و تێ زانای ئاینی ئەوانە بە حەقیقەت ڕەنگە هەندێکی بێئاگا بندی هەندێکیشی خۆیان لە گێلی ئەدەن ئەگەرنا هەموو کە دەزانێ حەق و ڕاستکامەیە و لەکوێیە یانی تۆ تەماشا بکە ئیمامی ئەبوبەکر کە پیاوێکە پێغەمبەری خوا فەرمێ ئەگەر ئیمانی هەموو ئوممەت بخرێتە تای تەرازوویەکەوە ئیمانی ئەبوبەکر بکرێت تەرازوویەکە و ئیمانی ئەبوبەکر زیاترە یعنی پیاوێکە بە ئاشکرا مژدەی باشتی پێدراوە پیاوێک بە واقعیش ئیمامی ئەبوبەکر لەگەڵ پێغەمبەر هاشیاوە وانە وایە چۆن بێنین ئەم کەسە کە لە پێغەمبەر دوورە ئەم بازە ئێستا بکەین ئەکرێ وامان لێبێ وەکو ئەبوبەکر ئێمە فەرمایشتی پێغەمبەرمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک گەشتێک لە هاوڵان فەرمووی ئەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ هەل ئەحەد خەیر منا هەیە کەس هەیە لێم باشتر بێ ئەوان هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوان قورئان لەسەر ئەوان دابەزیوە هەنگاو بە هەنگاو هەڵوێست بە هەڵوێست چیان کردووە قورئان لەسەر ئەوان دابەزیوە لەگەڵ ئەوەشدا ئەڵێ پێغەمبەری خوا ئایا کەس هەیە لێم باشتر بێ پێغەمبەری خوا فەرمی نەعەم فەرمی بەڵێ هەیە کێن ئەوانە قەوم یؤمنون بی وەلەم یەڕەونی کەسانێکن منیان نەبینی و ئیمانیان پێهێناوم ئێوە ئێمە بەڕاستی بە دڵمان بەوە خۆش بێ کە ئێمە ئەمڕۆ لە ئاخر زەمانە تەنها ئیمان هێنان ماوەسا شوێن کەوتنێکی ڕاستەقی نازیندووکردنەوەی سنەتەکانی جێبەجێکردنی هەموو ئەو هەنگاوانی کە پێغەمبەری خوا کردوێتی وەی مەگە دەرفەتمان هەبێ یانی گەر تۆ تەماشا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی چۆن ژیاوە تعاملی هەڵسوگۆت و مامەڵەی لەگەڵ ئەهلی کوفریشا چۆن بووە لەگەڵ مسلمانانە چۆن بووە یعنی ئەو نەرمونیانیە خوای گەورە فەرمێ گەر تۆی ئەی محەممەد صلی الله عليه وسلم فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك والله أي محمد أقتون نرمونيان نبوي تايا أجر دل رقو زمان زبر بتاعي الخلق لانفضوا من حولك كذا دولة كون أبو يوا إيه ما أبي بقرين أبو سيرو جيان بسراتي كاني في صلى الله عليه وسلم شوني جيب جيك دو يمش آوابكين بوش شوازة أتوانين شريعتي خوا تطبيقين إمام أبو بكر وكو عزم كردي بياوكي أوان دقورة بلان كاتب ئەبێتە خەلیفە و جێنشینی پێغەمبەر یەکەمین خەلیفەیە کاتێک ئەڕاتە سەر منبەر ئەفەرمێ خەڵکینە
من بووم بەکار بەدەستی ئێوە بەڵام مەرج نییە من لێەوە باشتر بم ئەگەر ڕاستم کرد ئەگەر ڕاست ڕۆشتم ئەگەر ئەوەی کە خوا و پێغەمبەری خوا داوایەکەن توانیم جێبەجێم کرد فەعینونی هاوکارم بن پشتیوانم بن سەریشم بکەن بەڵام ئەگەر لامدا لە ڕێگاکە پێچەوانی شریعەت جوڵاوێمە فەقەویمونی ڕاستم کەنەوە ئەمە هەموو خولەفاکان ئەمەیان جێبەجێ کردووە ئیمامی عومەرە فەرمێ هیچ خێرێک لە ئێمەدا نییە گوێ لە ئێوە نەگرین و هیچ خێرێکی لە ئێوەدا نییە ئەگەر ڕەخنە و تێبینی و سەرنجتانە بێ و پێمان نەڵێن تەماشاکە لە وتاری جومعە ئیمامی عومەر خەلیفە و جێنشینی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمیری ئیماندارانە بەڵام ئافرەتێک بابەتێکی بۆ ڕاست دەکاتەوە لە بابەتی مارەیی کاتێککە ئیمامی عومەر دیاریەکە فەرمێ ئەی عومەر خوا و پێغەمبەری خوا مارەییان دیاری نەکرد تۆ چۆن نەتوانیت دیاری بکەیت فەرمووی بەڕاستی ئافرەتێک پێکای و عومەر نەی پێکاو بە هەڵەدا چوو مەبەستمەوەیە خولەفایانی ئێمە تەماشا بکە ئەوان ئاوا کار بەدەست بوون بۆیە هەر کاتێک هەر کەسێک بوو بە هەر کار بەدەستێک لە هەر شوێنێکە جا لە بەرپرسی خێزانێکەوە بیرێت تا ئەگاتە ڕئیسی وڵات ئەگەر توانی شریعەتی خوا لە خۆیان لە ماڵ و مناڵیان جێبەجێ بکە ئەو بەڕاستی ڕنگدانەوە شەیە بۆ دەوروبەرەکەی ئێمە ئەمڕۆ مسلمانان وەکو پێویست یان حاڵی نەبووین یا کرچ و کاڵ تێگەشتوین یا دنیا زاڵ بۆ بەسەرمانە نەفس زاڵ بۆ بەسەرمانە چونکە پێغەمبەری خوا فەرمێ يتقارب الزمان وينقص العمل ويلقي الشح وتظهر الفتن ڕۆژێک دێتە پێشەوە باسی ئێستا ئەگا پێغەمبەر صلی الله علیه و سلم 1400 ساڵ ئەفەرمێ ڕۆژێک دێتە پێشەوە کاتەکان بەریەککەوتنیانە بێ و دیگە بنەوە وەکو بڵێ بەرەکەتی نامێنێ کار و کردەوە کەمە بێتەوە دنیا زاڵە بێ بەسەرتاندا و هەروەها فیتنە و بەڵاش دابارێ بەسەرتانە تۆ تەماشا بکە ئەمڕۆ لەم وڵاتەی ئێمە لەم کوردستانی ئێمە بەدەیان و سەدان سنتەر و دەستگا و ناوەندە هاتووەتە ئەم وڵاتی ئێمە بۆچی هاتووە ئایا بۆ ئەوە هاتووە شەرعی خوای فێر بکە ئایا بۆ هاتوو تەنها زمانێکی نزی فێرکە تەواو نە هاتوو بۆ لە خشتەبردن و بەرەو هەڵدێربردنی قڕوفچەکانی ئەم وڵاتی ئێمە بەڵام ئێمەش لیان بێئاگای باش ماسەوریان بە دقیق لەسەر ناوڕۆکی بابەتەکەم کە هاوکاری و هاودەستی مسلمانانە لە شەقامی کوردیە ئەوانەی پابەندی دینیان هەیە ئیتر هەر یەکە و ناوێکیان هەیە باشە تەماشاکەی سەری زمان و بنی زمانی لە ناوەندە میدیایەکەیەوە یاخود لە سۆشیال میدیاکەیەوە پلەی ڤیدیۆکانی یەکەی دژایەتی دەسەڵات ناکە کەوەم و گەندەڵی هەیە دژایەتی کەسێک ناکە کە پلانی هەیە بۆ لە خشتەبردنی گەنجەکانمان دێن دژایەتی لایەنێکەکە کە نوری حکمەی هەیە ڕاست بۆ پەروەردە و قورآن لەبەرکردن ئیقڕەی هەیە کە بۆ پەروەردە و قورآن لەبەرکردن بنمونە دەیان دەستگای خێرخوازی هەیە بۆچی ئەمانە خۆ ئەڵێن حافظ قورآنن ئەڵێن بە حساب سەلەفی ساڵحن بۆچی ئەمانە دژایەتی ئەم برا مسلمانانەی دیکانەکەن با من یەکشت هەیە حقیقەتێکە بۆ بینەرانی ڕوونکەمەوە ئەویش ئەوەیە با هەموو مسلمانێک ئەوەی ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەتە با ئەو حقیقەتە بزانێ بە تەنها بە نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و شعائرە دینیەکان ناچێتە باشتەوە ئیسلام چاوەڕێی هەڵوێستە ئەمڕۆ مسلمانان پێویستی بە مسلمانان پێویستمان بە یەکترە یعنی ئەمڕۆ تۆ تەنها یەک دەنگت هەیە بەم دەنگت ینی بەم شاهدیدانە کە ئەم دەنگدان شاهدیدانە بەم دەنگت نەتوانی هاوکار و پشتیوانی مسلمانان بی مسلمانان بەو پەنجەی شایەتمانت کە یەکەی بمرەکەبەکە بۆ مسلمانانی لێندەی کەواتە چ تێگەشتنێکی تۆیە بۆ ئەم نوێژە کەواتە خۆت پێوەگرتووە یعنی خۆت پێوەگرتووە بەم نوێژەوە ڕەمەزان جات ڕۆژوە گریتوە گە پارە هەبوو زەکات دەدەیت و ئەگەر بۆ شکراچی بۆ حەج و نا ئیسلام من ئێستا فەرمایشتێکی پێغەمبەری خوا ئاماژە پێ یەکەم کە جابری کوڕی عەبدوڵڵای گێڕێتەوە ئیمامی طەبەرانی ڕیوایەتیەکە پێغەمبەری خوا فەرمێ ئەوحە الله إلى ملك من الملائكة خواي پروردگار وحي کرد بۆ یەکێک فریشتەیەک لە فریشتەکانی خۆی بۆچی وحی بۆ کرد خۆ تەنها وحی بۆ نەبوو قورآنی بۆ بێنێ قورآنی بۆ بنێری یا پەیامێک لە پەیامەکانی ئاسمان فەرمووی بەو فریشتەیەی خۆی بڕۆ بۆ فڵان شار بۆچی بڕوا أن يقلب عليها بیڕوخێنە بەسەریانە دەڵێ وتم یا ربي إن عبدك فلانا لم يعصك طرفة عين پەروەردگار ئەو شوێنی کە تۆ ئەفەرمی بڕۆم بێڕوخێنم بەندەیەک لە بەندەکانی تۆی تێدایە بۆ چرکە ساتێکیش بۆ چاوتروکانێکیش سەرپێچی ئامرێکی تۆی نەکردووە
خوای پەروەردگار فەرمی بڕۆ لەوە دەست پێ بکە بڕۆ لەوە دەست پێ بکە بۆ فإني لم يتمعر وجهه في ساعة قط فەرمێن لەبەرەوە ئەو کەسە لە گۆشەیەکە بۆ خۆی خەریکی عیبادەتی خۆی بووە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان دەموچاوی گرژ نەکردووە ناوچاوی نەهێناوەتەوە یەک لە ئاستی پێشێلکردنی یاسایەکی خوا لە ئاستی پێشێلکردنی فەرمانێکی خوای پەروەردگار لە ئاستی پێشێلکردنی سنوورێک لە سنوورەکانی شەریعەتی ئیسلام کەوابوو ئینسان نابێ بۆ خۆی بژی نابێ گۆشەگیر بێ مسلمانان ئەمڕۆ پێویستیان بە هەڵوێستی مسلمانان هەیە با بەو دەنگت لە جیاتیەوەی کە بۆ حیزبێکی ئەلمانی کە ئەزانی کە ئەم کەسی خۆی هەڵبژاردووە تا درۆ وەستا بێ ڕاست ناڵێ سەجدەیەک بۆ خوا نابا زۆربەیان هەشیانە نوێژگا و ئەوە بۆ چاواشەکردنی خەڵکو بەڵام زۆربیان نوێژ ناکەم خەڵکی زۆریان ناسم نازانێت دەرگای مزگەوت لەکوێوەیە پرسیایی لێ بکە نوێژی بەیان چڕکاتە نازانێ خۆشی هەڵبژاردووە مسلمانی ئەهلی مزگەوتیش نەبێت دەرناچێت ئێکوا بۆ ئەهلی مزگەوتەوەی بخۆیان بچێتەوە ئەوێ بەڕاستی عادە نظرێک لەو عیبادەت و تێگەشتنەی بکا کە بۆچی مەسەرەن هەموو کەس دەزانێ ئەوە ڕێزی مسلمانانە ئەوە کاندیدی مسلمانان هەیە و کە ڕازگۆن دەستپاکن ئەمینن لە ڕابردووە تاقی کراونەتەوە ئێستا خێرەتەوە ئەو پشتگوێ خەیت و خەڵکی تر هەڵەبژێری کە پێچەوانی دینەکە دەجوڵێتەوە و ڕازگۆ نییە و دڵسۆزت نییە و وەفا بە عەهد و بەڵێنەکانی خۆیەوە ناکە ئەو بەڵێنانی کە ئیدا نایباتە سەر هەموومانەشتن بەڕاستی مسلمانە بێ زۆر وریابێ ئەبێ بۆ پەنجەی شایەتمانەی بۆ دنیای خەڵکی قیامەتی خۆی وێران نەکە هەر کەسێک بۆ پەنجەی خۆی دەنگی بە هەر کەسێکدا لە دزی لە گەندەڵی لە خراپەی لە زینای لە تاوانی بەشدارە و هەر کەسێکیش خۆش بوێ لەگەڵ ئەو دایی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژێک بە ئەمەش باس بکەم ڕۆژێک پیاوێک گوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم متى الساعة قیامەت کەی دێ ئێخۆ پێغەمبەری خوش وە گەوەی کە مرۆڤ بۆ نازانێت قیامەت کەی دێ فەرموویەتی من و قیامەت کە هاتین ئاواین من هاتووم ئەو هێشتا نەهاتووە نیشانەکانی دیارن إن الله عنده علم الساعة خوای پەروەردگار خۆی ئەزانێت قیامەت کەی دێ ئەفەرمێ وما أعددت لها ئەو قیامەتی تۆ پرسیاری بۆ چیت بۆ ئامادە کردووە ئەویش وتی پێغەمبەری خوا ولا كثير صلاة ولا كثير صيام ولا صدقة ولكني أحب الله ورسوله ئەی پێغەمبەری خوا وەڵڵاهی نوێژی زۆرم بۆ ئامادە نەکردووە ڕۆژی زۆرم بۆ ئامادە نەکردووە ماڵم زۆر نەبەخشیوە بەڵام ئەوەندە هەیە من خوا و پێغەمبەری خوام خۆشەوێ پێغەمبەری خوا فەرمووی أنت مع من أحببت تۆ لەگەڵ ئەوەدای کە خۆشت دەوێت ئەنەسی کوڕی مالیک 10 ساڵ لە خزمەت پێغەمبەرا بوو فەرمووی هیچ وشەیەک هیچ کەلیمەیەک کە لە زمانی پێغەمبەرەوە هاتبێتە دەرەوە دڵخۆشی نەکردوین بە ئەندازەی ئەو وشەیە کە فەرمووی أنت مع من أحببت چێت خۆشەوێ لەگەڵ ئەودای مع من أحب چێت خۆشەوێ لەگەڵ ئەودای کەوابوو ئێمە بەو دەنگدانە دیارێدا کێت خۆشەوێ بەو پەنجەی شایەتمانی کەکەی بە مرەکە بکات دەرەکەوێت کێت خۆشەوێ ئەتەوێت لەگەڵ دز و درۆزی نابی ئەتەوێت لەگەڵ خەڵکێکدابی کە ڕازگۆ نییە کە وەفا بە عەهد و بەڵێنەکانیەوە ناکە کە 30 ساڵە 34 ساڵ خەڵک چۆسێن دێتەوە کەوابوو ئەگەر هەر لە دزەر دۆخی جاران بەردەوام بی و هەر دەنگ دێتەوە بەو خەڵکانە کەواتە بەم دۆخە ڕازیت ئەگەر مسلمانت دەنگدا بە کەسێک لە هێزێکی عەلمانی ئەم کەسە هەر گوناح و هەر شتێ بکە بۆ ئەو مسلماناچێ بەتەکید هەر وەکو چۆن ئەگەر دەنگ بدا بە کەسێکی مسلمانی دەستپاکی ڕازگۆی ئەمین کەسێکی بوێر کە بتوانێت داکۆکی لە مافەکانت بکە لە ئەجر و پاداشتی ئەو بەشداری بە پێچەوانەشەوە لە گوناهی لە تاوانی لە هەڵەی لە درۆی لە زینای لە قەتڵی لە هەر شتێک کە ئەوەی کە ئەو پارێزە بەلاحی کە وەریەگرێ لەوانشتی زۆر خراپی پێ بکە ئەم بەشدارە لەو تاوانە مادام بەدەنگی ئەم چۆتە ئەو شوێنە شتێکی ئیمامی عومەرم بیرکەوتەوە ماوەسا ببوورە ئەگەر دەقیق باش نەی پێکەم هاوکارم بی ئەگەر باشینم نەکرد ئەفەرمێت کەسێک بەڕاستی خەسارەتمەندە ئەگەر لەبەر دنیا کارێ بکە لەو وێرانتر یان لەو ینی قیمەتی کەمە بێتەوە لای خۆی گەورە لەوەی کە بۆ دنیای کەسێکی تر ینی قیامەتی خۆی وێران بکە ئیتر ئاوا پیاە ڕوات جا مسلمانان نوێش بکەن و بە ڕۆژوو بن و حەج بکەن و زەکات بدەن ئەمانەیان هەڵەوەشێتەوە ئەگەر کارێکی ئاوکەی کە بەڕێز باسکە بچێ پشتیوانی کەسێ بکە کە ئەو کەسە لە هێزێکی عەلمانیە پاڵپژ نییە بە دەسووری قورئان دوای ئەوەی کە بۆی ڕوون بوویەوە
دوایەوەی کە خۆی گێل نەکا خۆی بەهەڵانە بە ئەگەر بۆی ڕوون بوویەوە کە بەڵێ لە تاوانی لە دزی لە قەتڵی لە هەر شتێکی ئەو کەسە هەرچی ئەکا لەمەوەی ئەو 4 ساڵی کە پەرلەمانتار ئەوە هیچ ئەوەمان بەشدارێت ئەی ئەو کارانی کەیکا کابرا نوێژەکە بە ڕۆژووە بێ زەکاتەیە ئەوانەی چی بەسەر من عەرزم کردی ئەو فەرمایشتەی پێغەمبەرم بۆیە هێنایەوە ئیسلام پێویستی بە هەڵوێستە ئەمڕۆ مسلمانان لە هەموو کات زیاتر پێویستیان بە هەڵوێستە تۆ تەماشا بکە ئەو هەموو نوێژخوێنە لە کوردستانە هەیە کە ڕۆژی جمعە بێتەوە هیچ مزگەوتێک بەرناکەوێت ئەی خێرە مسلمانان دەنیان لە دواوەیە کەوابوو مسلمانان کرد و کاڵن یا هەندێکی بایکۆتەکە ناڕوە یا ئەوەشی کە ئەڕوا نایپێکەوە دەنگ بە خەڵکێکدا کە دژی ئیسلام و دژی دینداریە کەوابوو ئێمە بێ ئەو مەفهومە ڕاستقینەوە مادام ئەهلی قیبلەی مادام مسلمانی مادام خەریکی عیبادەتی مادام بۆ سنەتێک خەریکە شەڕێک ئەنیتەوە دەی لەو لاشەوە با موقف دەبێ بەرامبەر بە مسلمانان هاوکاریان بە سەرخەریان بە هەموو ئەو فەرمایشتانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەفەرمێ المسلم أخو المسلم مسلمانان برای یەکترن لا يظلمه ولا يخذله ولا يكذبه ولا يحقره كما فرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمامی نەوەوی لە شەرحی ئێمە ئەفەرمێ باشترین شتێک کە مسلمان لەگەڵ مسلمانە بیکە ئەوەیە کە هەوڵی تەواوی بۆ بدا بۆچی بۆ سەرخستنی مادام ئەوێ خزمەت بەدین بکە مادام ئەوێ خزمەت بەدین بکە واجبە لەسەر مسلمان سەری بخە بۆیە تەماشا بکە مەسەلەن ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لەبێ فەرمێ مسلمان ئینسانەکان وەکو چۆن پێویستیان بە خواردن و خواردنەوەیە وەکو چۆن پێویستیان بە بەرگ و پۆشاکە ئاواش پێویستیان بە عەدالەتە عەدالەت چێ جێبەجێەکە ئایا ئەهلی کوفر یا خەڵکی ئەلمانی عەدالەت جێبەجێەکە بێگومان ئەهلی دین و ئەهلی ئیسلام و ئەوانەی کە پابەندن بە شەریعەتەوە بۆیە هەتا ئەو کاتەی مسلمانان هاوکار و پشتیوانی مسلمانان بن ئەو بابەتە دێتە جێ کە جێبەجێکردنی عەدالەت و بەرپاکردنی دادگەری و جێبەجێکردنی شریعەتی خوایە ئەگەر مسلمانان ئاوا پاڵپشتی یەک بن هاوکاری یەک بن دوجار زۆری نەبێنن مامۆستا چی بەدی دێ لە کۆمەڵگەیە ئێمە بە بەراورد وڵاتی خۆمان تەماشا بکەین یعنی ئەمە هەر بەرچاوڕوونێکی بۆ خەڵکی مسلمان بە بەراوردی وڵاتی خۆمان کوردستانی خۆمان ئێمە 4 پارچی کوردستانمان لە ئێستادا هەیە وەنیە تورکیامان هەیە ئێرانمان هەیە سووریاشمانی و کوردستانی خۆشمان باشوور بەراوردی دینداری و خواناسی و وعی ئیسلامی و پەروەردە و ئەمانە لە کوردستانی خۆمان بە بەراورد بەوانە چەند قاتە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بۆ نێولانی ئیسلامیانەیە هۆکارەکەی ئەو دەستگا و ناوەندە فکری و معریفیانن کە خەڵک فێری شەریعەتەکەن سنتەری نوری حکمەیە سنتەری ئیقرا بۆ نمونە کەناڵی بانگەوازە کەناڵی ئاسمانی پەیامە ڕادیۆی سوننەیە دەستگای خێرخوازی بەخشینە نەخۆشخانەکانی بەخشین کە ئەمانە هەر یەکە و لە منطەلەقی خۆیەوە خزمەتەکە ئەی ئەمە لە شوێنانی تر نییە خۆی وڵاتان شوێنانە گەڕاوین لە کوردستانی تورکیا گەڕاوین لە ئێران گەڕاوین یعنی ئەم وعیە ئیسلامیە کە لە کوردستان ئێمە هەیە فەزڵەکەی ئەگەڕێتەوە بۆ لایەنە ئیسلامیەکان بۆیە بێ مسلمانانیش هاوکار و پشتیوان و یارمەتیدەر و سەرخەری مسلمانان بن بۆ ئەوەی قسەیان بڕشتی هەبێ بۆ ئەوەی پەرژینی ئەم کارە دەعوی و بانگەوازی و خێرخوازیانیان باشتر بێت کەواتە لە کۆتاییە پەیامت چییە بۆ مسلمانان پەیامەوەی ڕۆکەمە هەموو مسلمانان بە تایبەت ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت ئەوانەی کە خوا هیدایەتی یاون ئێمە مادام خوای پەروەردگار ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ئیمانداران برای یەکن الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين خوا فەرمێ ئەوانەی کە لە دنیادا بران بەڵام برایەتیەکان لەسەر بەرژەوەندێکی دنیاییە لەسەر شتی ترە لەسەر حیزبایەتیە ئەگەر ئەو برایەتی لە قیامەتە کێ لەگەڵ یەکە ئامێنێتەوە هەموویە بێت دەشی یەک هەمویان دەبێنن دەشی یەکڵە تۆ منت هەڵخەڵەتان لە دنیادا بەڵام إلا المتقين ئەوانەی کە ئەهلی تەقوان ئەوانەی کە ئەهلی دین ئەوانەی کە پابەند بە شەریعەتەوە لەو دنیاش هەر پشتیوان و هاوکاری یەکترن چونکە لە دنیادا برایەتیان لەگەڵ یەکتر کردووە من پەیامەوەیە بۆ تێکڕای مسلمانان داوایان لێ یەکەم ئەو پەنجەی شایەتمانێک کە یەکەن بۆ مرەکەبە باو هاوکاری و پشتیوانی مسلمانان بکەن بۆ ئەوەی بە پەنجەی ئەمان خەڵکێک نەڕواتە پەرلەمان و دژایەتی دین بکە ئەمانیش دەتاوانەکان بەشدار بن با بە پەنجەی خۆیان دنیای قیامەتی خۆیان وێران نەکەن دنیای کەسێک ئاوادان بکەنەوە ئێمە ئەبێ خەمخۆری قیامەتی یەکتر بین ئێمە ئەوەی کە لەسەرمانە وما علينا إلا البلاغ خۆگەر مسلمانان دەنگیش هەرنێنن ئەوەی کە لەسەرمان ئێمە گەیاندنی پەیامی خوایە
جوان ئەوەی کە لەسەرمانە پەروەردەیەکی ڕاست و درستی نەوەکانی خۆمانە ئەوەی کە لەسەر ئێمە لە چ شوێنێک هەژارێک هەبوو دەستگرۆی بکەین و دەستی بۆ درێژکەین ئەوەی کە لەسەر ئێمەیە نەسیحەت و ئامۆژگاریە ئەدین و نەسیحە جوان دڵسۆز بین بۆ خەڵک دڵسۆز بین بۆ پەیامی خوا ئومێدەوارم ئینشاءڵڵا ئەم هەڵبژاردنەش بە ئاسایی و بەخۆشی و بەبێ هیچ کێشە و گرفتێک کۆتایی پێبێ و هیواداریشم مسلمانان ئیعادە نەزەرێک لە خۆیان بکەن بە تایبەت ئەوانەی کە لە ڕابردووە دەنگیان بۆ لیستی تێدا غیرە ئیسلامی بووە ئێستا بگەڕێنەوە وەکو هاوکاری و پشتیوانی و سەرخستنی ئیمانداران و مسلمانان بۆ ئومێدە ئینشاءڵڵا نەتیجە و ئەنجامێکی باشیش بۆ مسلمانان بێتە کایەوە کە بێتە پەرژینی کارە دەعوی و بانگەوازی و خێرخوازیەکانیشمان. بەڵێ زۆر زۆر سپاس بەڕێز ماوەسا وریا زەڵمی ماوەسایانی لە ئەم تۆرە لەگەڵم بووی. زۆر سپاس بۆ جەنابیشتان بۆ تەشریفنەکان. بینەر و بیسەری ئێمە لە هەرجێک بینەرمان بوون و بیسەرمان بوون. زۆر زۆر سپاس بۆ ئێوەش بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش.